سڵاوتان لێبێت لە دەڤەری ڕانین ئەمڕۆ لەگەڵ بەڕێ شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێکەوە دەچینە ماڵی خاتوونێک خاتو سروە لەگەڵ ئەوەی کە 5 منداڵی هەیە پاشان ژیانی هاوسەری بۆ کوڕێکی پێک دەێنێت و ئێستا دەبنە 9 سەرخێزان. ئێمە پێکەوە لەگەڵ کاکشیروان گوێبیستی چیرۆک و ژیانی ئەو خانەوادەیە دەبین لە زاری خۆیانەوە بزانین ئەو ئاستەنگیانە چییە کە دێتە بەردەمیان و چۆن داهاتێک پەیدا دەکات بۆ منداڵەکانی. سەرەتا کاشوان سوپاس دەکەم و هەز بە چی دەکەی کە ئێستا دەچیتە لای خانەوادەیەک کە پێویستیان بەوەیە تۆ وەک پەرلەمانتارێک گوێیان بۆ بگریت. زۆر سپاس تەمان بەخێر بێن، دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. سپاس بۆ ئەو بەرنامەیە و سپاس بەوەی کە منتان بانکێش کرد بۆ ئەو بەرنامەیە. لە ڕاستیدا لە نزیکەوە ئاگاداربوون لە ژیان و گوزەرانی خەڵک بە تایبەتی ئەو جۆرە خەڵکانە گرنگە بۆ ئینسان. هەمومان لە ژیانماندا هەبوونی و نەبوونی و بینیومانە، بەڵام گرنگە جارێکی دیکە ئینسان بە تایبەتی کە ئێمە لە با بڵێین لە مەوقعێکداین کە دەکرێت بە ناوی خەڵکەوە قسە بکەین، دەکرێت بنمونە قسەکانمان بگەێنین بە بەرپرسان بە سەروی خۆمان. گرنگ ئێمە لە نزیکەوە بەڕاستی ئەم جۆرە خەڵکانە ببینین و قسەیان لەگەڵ بکەین لەسەر ژیانیان زیاتر بزانین. بەڵێ لە هەرێمی کوردستاندا ڕێژەی هەژاری و ڕێژەی نەبوونی خەریکە بەرەو هەڵکشان دەچێت. ئەوەندەی کە تۆ لە عێراقی یاخود لە بەغایت ئەم دیاردەیە لەوێش زیای کردووە، هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ تەواان بەداخەوە هۆکارەکەی بەهۆی قەیرانی داراییەوەیە و قەیرانی بێکاری لە ڕاستیدا کە هەردووچیان چ قەیرانی دارایی چ قەیرانی بێکاری جگە لەم ساڵی کە پەیوەندی بە نەخۆشی کۆرۆناوانەوە ئەوەی تری پەیوەندی بە خراپ ئیدارەدانی دەوڵەتەوە هەیە. یعنی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش لە ناویدا وڵاتێکی فەقیر نییە و داهاتێکی باشی هەیە، بەڵام خراپ ئیدارەدان هەیە، خراپ تەوزیعکردن هەیە، نائەدالەتی هەیە. بەرمنێ و ماڵی ئێستا ئێمە بدەچین 9 سەرخێزان من لەوانەیە هیچ داهاتێکیان نەبێ، بەڵێ هیچ موچەیەکیان نەبێت. لە کاتێکدا لەوانەیە کەسێک دوو موچە و سێ موچەی هەبێت. یعنی ئەمە جۆرێکە لە نائەدالەتی. ئەمە ئەرچی حکوومەتە جارێکی دیکە پێداچوونەوە بەو حاڵەتەدا بکە و ڕێکی بخاتەوە. بەڵێ کەواتە با پێکەوە بچینە ماڵی سروەخان و گوێبیستی چیرۆکی ئەوان بین. فەرموو. سڵاوتان لێبێت لە دەڤەری ڕانین لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماڵی خاتو سروێن پێکەوە هاتوین بۆ ئەوەی گوێبیستی چیرۆکی ژیانی بین و چۆن کار دەکات، چۆن ڕۆژانە ژیانی خۆی بەسەرەبا. سەرەتا دەمەوێت سوپاسی بەڕێزت بکەم کاکشیروان کە پێکەوە میواندارێکی ئێمەت قوبڵ کرد بۆی لە نزیکەوە گوێبیستی ئەم خاتوونە بین. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن و سپاس بۆ ئەو ماڵەش کە ڕێگەیاندا لە نزیکەوە بینە خزمەتیان. زۆر سپاس. گرنگە بەڕاستی ینی ئەو جۆرە لە تەواسوڵ و پەیوەندیە و دەستی ئەوەش خۆش بێ بەخێر بێن. زۆر سپاس. خاتو سروە دەمێت سەرتا و پرسیارت لێ بکەم تەمەنت چەندە و خاوەنی چەند منداڵی؟ سەرتا بەخێراتتان دەکەم بە تایبەتی کاکشێوانی. وەڵا ئەم تەمەنم والدم 81 5 منداڵم هەیە 9 سەرخێزانم. ژیانمان لە ئەو دوو هۆدەیدا ئیشمان بەس نانکردنە هیچ کەنیە. ئەنی ژیانمان هەتا بڵێ ناخۆشە، دوو نەخۆشم هەیە. یەکیانم ئێستا وەک بۆم باس کردی سەردانی دکتۆر دانیاڵی پێ دەکەم زوو بەس ئێستا ینی ماوەیەکە نە لەبەرەوەی هەموو شتێک بە پارە دەکرێت وایە یان نە. بابیشیان نەماوە. باشە. ڕۆژانە نان دەکەیت بۆ ماڵان بە تەنها نان دەکەی یاخۆ لە مناڵەکان هاوکاریت ئەکەن و ئەو بڕێی کە دەستە ئەکەوێت بەشی ئەوە دەکات کە تۆ ژیانی ڕۆژانەی خۆتی پێبەڕێکی و لە هەمان کاتە بتانی سەری مان کرێخانەوەکەت بدەیت. بەخوای کەم ئێستا کرێخانم 2 مانگ لە سەرە مانگەکم نەدا و مانگەژەوە نوێ بووە
نانکردنیش ئێستا زۆر بەکەمی کۆمپانیاک بۆی دەینانێ ماڵە بەڵام ئێستاەوە تقریبی هەفتێک دەبێنە هێنا کرێخانەکە چەند دەکەێت 100,000 بێچکە لە کارەبا و بەڵە بێجگە لە هەموو شتی مۆری دە و کارەبا بەخوای هەرخوای گەوراگە یارمەتیماندا دەنا نانکردن شتێک نیانی پێی ئەستا ئەوانم دەچێت ئیشی بۆ کابراایەکی دەکا شەوی دیکە ئەوەیان کردووە خەری بۆ بیشی گرن توانە نابێت ئیشی بکەن بە شەوانە ڕۆژانە تا چنێک خەڵکی ڕانیە هاوکاریتان ئەکات لەوەی کاتێک کە ئەزانن ئێوە باری داراییتان باش نییە وڵی زۆر بەکەمی چکە ینی خۆم دەرنەخست و ناستی زۆر بەکەمی ئەو ماوەی یەک وەرەقم بۆ هاتەوە هیچکەنە قورسە لە ژیانتە ڕۆڵی باوکایەتی ببینیت و ڕۆڵی دایکایەتیش ببینیت ئەو ئاستەنگیانە چیە کە دێتە بەردەمەت وڵی جا بەڵام چی هەتا بڵێ یعنی زۆر گرانە زۆر یعنی شانە خەومنی هەر فکر لەو لای بۆ لای لەو کاتیەوە زەختیشم گرتووە دایمەن زەختم لەگەڵم چکۆ ینی ماڵ دەیەوێ بەس یەک هۆ دەخان و تەبێ ژیان ئاسانە بەس کرێخان و زۆر ناخۆشە حتا بڵێ وا دەکەی سەرە مانگ دێتەوە ینی سوێن بەخوای گەورەیەک هەفتەشی لێ بەسەرەوە چ یەکسەر لێ دالود دەبێت دوسێ جاری ینی ملیان گرتم دەڵم ئەو مانگەینە ئەو مانگەی نەخۆش ئێستاوێکمان نەخۆشە لەو ژوورێ غودەیەتی تا لاسیمەتی یعنی بیبینە درێژ باریک ئەو لە ژوورێ کەوتو بە قسەشم ناکار بە ژوورێ بێ ئەوی دیکەشمە پێم کوتی نەخۆشە ئەو کچە گچکەشمان هەر مردوین هەجارە و دەمێ کۆخی لێ دەمێ لەو زەتێنی هەڵدەستێ ئەوەی تازە کاشیوان تا چەند ژیانکردن لە ڕانیە بەعام ینی بەگشتی ئەگەر باسی بکەیت بۆ مانۆک و پەرلەمانتارێ تا چەند تۆ ئاگاداری ژیانکردنی هاوڵاتیانی دەوەری ڕانیت طبعا جارشکە سوپاس بۆ هاتنتان ژیان لە ڕانیە طبعا لە بەروەی ڕانیەمە دەمێکە لە ڕانی بەشی زۆرمان یەکتر دەناسین ینی و بە حکمی ئەوەی کە من ماڵەکەشم هەر لە ڕانیەیە و خۆم و بڵین کەس و کار و براکان و هەمویان لەناو خەڵکن بۆیە بەشی زۆری ئاگاداری معانات و بڵین گیر و گرفتی هاوڵاتیانم بەڕاستی و بۆ خۆشم یعنی بەردەوام ئەو فترانێک کە لە بەغدام لە بەغدام ئەگەرنا لێرە هەر لە ماڵەوە یان لە پێشوازی خەڵکدام یان بەشداری مەسەرەن خۆشی و ناخۆشی خەڵکم کردووە بۆیە فعلەن ئاگاداری بەعام بەگشتی ئاگاداری بارودۆخ و گوزەرانی خەڵچین بەڵام دەکرێت بڵین حاڵەتەشی ئاوا ممکنە بە شخصی ئاگادار نەبینیان بەڵام بەعام لەوانەیە دەیان و سەدان نمونەی ئاوامان ئاگادی بێت باشە وەکو خات و سروە ئاماژەی بەوە کرد ئەو ڕۆژانە لە کاتێکە تەنها دوو ژووریان هەیە بەڵام 9 کەس لێرەدا دەژین لە هەمان کادا کرێچیە و باوکێک نییە خودمێردێک نییە لە پشتی بێ و هاوکاری بکە بەنانکردن ژیان ئەڕوات بەڕێوە لە ڕاستیدا نەخێر چونکە ژیان ینی با بڵین پێداویستەکانی ژیان ئێستا زۆر فەرقی کردو لەگەڵ ڕابردوو و بۆ ئافرەتێک کە عائلەیەکی بەسەرەوە بێ و کرێکی بێ و بەنانکردن لە ڕاستیدا زۆر زەحمەتە ینی مە پێویستی بە ئاوەڕدانەوەی زیاتر هەیە پێویستی بە هاوکاری زیاتر هەیە ئەگەرنا تەمەەن هەر سروەخان نییە ینی ئێمە لە ناو ڕانیە زۆر شوێنمان هەیە کە نان دەکەن و هەمووشی کچ و ژنی ئەم شارن تەمەنەکان جیاوازە ممکنە ینی مەسئولەتیشیان جیاواز بێ لە ڕاستیدا بەڵام بەعام دەبێت ئەوە بزانین ئەوەی کە پێویستی پێنە بێنان ناکە چونکە نانکردن یعنی ئیشێکی ئاسان نییە و بەدڵنیاییەوە هەموو ئەوانەی کە ئەو ئیشە دەکەن داهاتێکی ئەو تۆشی نییە ینی من نازانم ئێستا بەر منە ڕۆژانە یان با بڵین بەعادەت چەندی دەست دەکەوێت ئەوە بەدڵنیایە بەبای ئەوەی دەست ناکەوێت کە ڕۆژانە ماڵ منداڵەکەی پێبژێنێ چ جای ئەوەی نەخۆشی هەبێت چ جای ئەوەی کرێکی بێت
تۆ جگە لە ئەو منداڵت کە نەخۆشە منداڵێکی دیکەشە نەخۆشی دەرونی هەیە پێما بە ئەوی شەر کوڕە بەڵێ هۆکاری ئەمە چیە کە کوڕەکەشە نەخۆشی دەرونی هەیە ئایا لە پشت ئەمەوە چیرۆکێک هەیە کە هاندەر بێت بۆ ئەم بابەتە بەڵە چیرۆکە خەم خەفە مەراقی زۆر بوون هەمووی بردیشمە لای دکتۆر دانیاڵی ئاینشتی پێگوت تو بیرمەکەەوە بەو شێوەیە هەتا دکتۆر دانیال بۆشی گەریا کوتی لەو تەمەنەیدا گونە هاتوو ئاوات لێبێ بە هەندێک شتی بۆ باس کرد تەمەنی 90 ساڵەوە بەڵێ کێشەی تۆ هاوسەرەکەت بۆتە هۆکارێکی ئەوەی کە منداڵەکانە بەڵێ لەمونەیەکت لا هەیە باسی بکەیت وەڵی جا ئارێ وەڵە زۆر شت هەیە ئەی منداڵ مێشکی منداڵی وە کاغەزی سپی وایە هەرچی ینی ئەرێ وەڵە ئەوەی ئێستا باسی دەکەین دەیگو بە بیرم دێ من لەلانکەیدا بمە گەبابم لە تۆی داوە دەگوێستا دێتەوە بەرچاوان هەموو ئەو کارن ئەگە ئێستا چەند ساڵە بەجیابوونەتەوە وەڵا 3-4 ساڵە کاکشیوان هەندێک جار جیابوونەوەکانی دایک و باوەک منداڵ باجەکەی وەرئەگرێتەوە جارێکی تر تا چەندێک ئەم فشارە دەرونیانە ینی پێت وایە کە ڕەنگە بەشێک لەو هۆکارە جیابوونەوەی دایک و باو بێ بەشێک لەو نەبوونیە بێت کە ئەمانتیایە ئەژین بەشێک لە نەبوونی ئیش بێت کە ئەم خانەوادەیەتی کەوتون کە کاردانەوەی هەبێ بۆ هەرێکێک لە منداڵەکانی دیکەی سروەخان بەخۆی مە لێرە باسی بنیاتنانی کۆمەڵگا دەکەین هەموو ئەو خەلەلانەی کە دروست دەبێت لە بەڕێوەبردننی کۆمەڵگا یان لە ئیدارەدانی کۆمەڵگا کەم تا زۆر کاریگەریان لەسەر تاکەکانی کۆمەڵگا هەیە بە نمونە نەبوونی ئیش دەبێتە هۆی نەبوونی لە ماڵدا و گرفت و کێشە دروست دەبێت نەبوونی لەوانەیە بێتە هۆی کێشە لە نێوان ژن و مێرد ژن و مێرد کێشیان هەبێت کاریگەری لەسەر منداڵەکانی دەبێت دوجار جیابوونەوە یان با بڵێن ڕۆشتن ئێستا و حاڵەتێکی ئێمە لە بەردەستمانە جیابوونەوەی پیاوەکە و ڕۆشتنی و بەجێهێشتنی 5 منداڵ بەسەر ئافرەتێکەوە ئەنیمە بۆ خۆی کارەساتێکی ناخۆشە بەڕاستی ئەوە وا دەکات لە داهاتوودا ئەو تاکانە لە ناو کۆمەڵگادا پێویستیان بە چاودێری وردی حکوومەت هەیە لە ڕاستیدا حکوومەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە گرنگی بە خێزان و دروستکردنی تاک دەدەن دەبێمە بزانین ئەوەی لەم کۆمەڵگادا دروست دەبێت دوجار دەبێتە تاکێکی کاریگەری بە سلبی یان بە ئیجابی دەکەوێتە سەر پەروەردەکردنەکەی بۆیە ئەرچی حکوومەتە ئاگای لەوانە بێ ئەرچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بەڕاستی ینی ئێستا بە نمونە حاڵەتەچی لەم شێوەیە دەبێت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چاودێری ئەو منداڵانە بکات و چاودێری ئەو خوشکە بکات بۆی کە بتوانێت لانی کەم توانیوێتی کە مێردەکەشی بەجێهێشت و منداڵەکانی لە باوەشی خۆیدا جێگە بکاتەوە ینی پرتەوازە نەبن ئەمە پێویستی بە چاودێری هەیە پێویستی بە چاودێری کەسە با بڵین هەبووەکانیش هەیە لە کۆمەڵگادا ینی کۆمەڵگەشت دەبێ دەرودراوسێ جیران خزم و کەس دەبێت چاویان لەوە هەبێ بەڵام ئەرکە ڕسمیەکە ئەرچی حکوومەتە لە ڕاستیدا بە دابینکردنی بەنمونە بودجەیەکی شایستە کە لانی کەم پێی بژین چاودێریکردنی ئەو منداڵانەی کە نەخۆشن هەمومان دەزانین ئێستا هەر کەسێک لە مانگێکدا تەنانەت موچەخۆریش بە یەک جار سەردانی دکتۆرکە موچەکەی تەنها بەشی ئەوەندە دەکات بەداخەوە ینی حاڵەتەکە حاڵەتەکی ناخۆشە پێویستی بە چاودێری هەموو لایەک هەیە پێویستی بە چاودێری حکوومەت هەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە پێویستی بە چاودێری با بڵین خزم و کەس و دەرودراوسێش هەیە لە ڕاستیدا کاکشیوان لە بەغدا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەیە بە هەمان شێوە لە سلێمانیش هەمان وەزارەت هەیە کە چاودێری هاوشێوی ئەم جۆرە خێزانانە دەکەن بەڵام ئەوەی جێی پرسیارە بۆ پەرلەمانتارانی ئێمە هەماهەنگێکیان دروست نەکردووە بۆ کارکردن پێکەوە بۆ ئەوەی لانیکەم هیچ نەبێت ئەم خێزانانە تەنها لە ڕەمەزانانە بیریان نەکەوێتەوە کە هاوکاریە بکرێن بۆ هەوڵتان نەداوە کە ئەمە بەتایبەتی لە دوای ڕووداوەکانی ساڵی 2014 و قەیرانی دارایی و دۆخی کۆرۆناۆنە ژیانکردن سەختتر بووە بەتایبەت بۆ ئەو خانەوادانانی کە خانەوادانی مامناوەندن جا چێ ئەوەی کە ئاستێکی نزمترن لەوان بۆ لەم بابەتە ئێوە بیرتان لە هیچ شتێک نەکردوتەوە طبعا ئێمە لە بەغدا
جگەلەوەی لە پەرلەمان لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە وەزارەتی کاریش هەیە. وەزارەتی کار معنیە بە چاودێریکردنەوە خێزانانەی کە کەم دەرامەتن. یەک لە پرۆژەکانی بریتە لە هاوکاریکردن واتە بڕینەوەی منحەیەک موچەیەک بڕێک موچە بۆ ئەو خێزانانەی کە هیچ داهاتێکیان نییە و کەم دەرامەتن و هیچ کاسبکاریان نییە. لیژنەی تایبەتمەند دەردەچێ ماڵەکان دەبینێ، بەڵام بەداخەوە تەمانەوە تەنها شمولی ئەو ناوچانە دەکات کە لە ژێردەستی حکوومەتی عراقیە. بۆیە ئێمە وەکو پەرلەمانتاری بەغدا هیچمان پێ ناکرێت بۆ ئەو خێزانانی کە لێرەن، تەنها بۆ ناوچانەمان پێ دەکرێت کە لە ژێردەستی حکوومەتی عراقی. بەڵام لێرە بە هەمان شێوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە ئەرچی ئەوە و ئەرچی ئەو وەزارەتەیە کە چاودێری ئەم خێزانانە بکە. بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی ماوەیەک بەر لە ئێستا باڵی من حەیەم موچێ بڕابوو هی خەڵکی با بڵین کەم دەرامەت و بێسەرپەرشت و یان با بڵین بێوەژن و ئەوانە. ئێستا وا بزانم وردەوردە وەزارەت خەریکە جارەشی دیکە ئەمە بگەڕێنێتەوە ئەو پارەیە. زۆر گرنگە ئەوە چونکە ئەمە پەیوەندی بە ژیان و مردنی خێزانەوە هەیە، ینی بە خەڵکەوە هەیە. ممکنە مەسەلەن بە نمونە ئافرەتێکی بە تەمەن کەسی نەبێ، نەکاسبکاری هەیە نەکەسی هەیە، پێویستە حکومت چاودێری بکەوە بڕێک موچەی بەشیەوەی کە ژیانەکەی بۆ بەڕێ بکات. خێزانەشی مەسەلەن لەم شێوەیە کە نۆسەر خێزان و کەسیان نییە و کاسبکاریان نییە و ئافرەتێک بە نانکردن بژێویان دابین دەکات کە زۆر زەحمەتە لە ڕاستیدا و نەخۆشیشی بەسەرەمە ئەرچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە چاودێری بکە. ئەمە پێویستی بە وەرگرتنی ئامارێکی ورد هەیە و پێویستی بە ئەوە هەیە کە حکوومەت بەڕاستی چاوی لەوانە بێت، چونکە بەشی هەرە زۆریشیان لەگەڵ ئەوەی کە کەم دەرامەتن لەگەڵ ئەوەی کە بەتەمەن نەخۆشیشیان هەیە، پێویستیان بە چاودێری تەندروستیش هەیە، پێویستیان بە کڕینی عیلاج و دەرمان هەیە. ئەمە زۆر گرنگە حکوومەت لە ڕاستیدا وەکو باسم کرد پەیوەندی بە ژیان و مردنی خەڵکەوە هەیە گرنگی زیاتر بەوانە بدات. دەستخۆش خات و سەرەوە باسیەوەم بۆ بکەم، یعنی تا چەندێک خانە وادەکەت هاوکارتن لە هیچ کەس یەک برام هەیە ئەویژی جەڵدەی لێداوە لەسەر جێە هیچ کەس چی هاوکاری چێ دەکە. چی شتێک لە نەبوونیەکە تا زۆر ئازاری یاویت داواکردنێکی مناڵەکانت بێ بۆ بابەتێک؟ ئەوانە زۆر وەڵی وەکی زۆر شتی وەکو مۆبایل و زۆر شتیوە زیاتر مۆبایل داوای مۆبایلم زۆر لێ دەکەن. ئەی کەسێکیشت نەخۆش بێ یعنی ئەگە تەمەشا دەکەم پێویستی بە دکتۆری کاتی ئەو کاتەیەگە دکتۆر موعیدی بۆ داناوم بیبەمەوە هیچم پێنی زۆر ناخۆشە ئەو کاتە بۆ خۆشم ئیشە ئەمگر لە خەستخانەی کوتی فەقەراتە هەنی پشتێشانەکەم زۆر جاری وە هەیە منداڵ هەڵم دەستێن تااقەتم نیە هەستم ئیشی نانیە چکە و تقریبا 3 ساڵ 4 ساڵم بەس نانی دەکەم. ئەرەوەڵاگە منداڵ داوای شتێک لێ دەکەن بەدەستەوە نیە ینی بتکوژم پێت خۆشترە نەخوازە دەستت بەتاڵ بێ. کاکشیروان دایکێک لەو تەمەنەدا بەڵام ئاوات بە مردنی خۆی بخوازێت کاتێک داواکاری منداڵەکەی جێبەجێ نەکات لەگەڵ ئەوەشدا فەقەراتی بێت و بەڵام ئەو ڕۆژانە بە نانکردنەوە سەرقاڵ بێ بۆ ئەوەی داهاتێکی دەستکەوێت. ئەمە ناودەنێت چی لە وڵاتێکی پڕنەوەت پڕداهات؟ یعنی بەڕاستیمە دەکرێت بەس ناوی بنین کە یعنی خراپ ئیدارەدانی دەوڵەتە لە ڕاستیە، چونکە یەکەم هەم خەڵێک ئەگەر ڕێک بخرێ ها یارمەتی و بەسەر بەڵێ زەکاتە یارمەتیە هاوکاری خەڵکی خوا پێداوە ڕێک بخرێ پێم وایە ئەوانە پێویستیان بە ئەوەندە یعنی احتیاج نابن. ئەمە پێویستی بە ڕێخستن هەیە. هەم حکوومەتیش جارێکی دیکە بەوەدا بچێتەوە و بە تایبەتی ئێمە لە وەکو باست کرد لە وڵاتێکی وڵاتەکەمان فەقیر نییە، بەڵام ناڕێکی لە دابشکردنی سەرۆت و سامان هەیە، نائەدالەتی هەیە و گەندەڵی هەیە، پێویستی بە پێداچوونەوە هەیە. لە ڕاستیدا ئەوەی کە ئەم خاتوونە باسی کرد لەوانەیە بۆ دایکێک بۆ باوکێک ناخۆشترین حاڵەت یان ناخۆشترین کات ئەو کاتە بێ کە منداڵەکەی داوای شتێکی لێ دەکا و بەدەستیەوە نییە یان با بڵێن نیەتی بۆی جێبەجێ بکە ڕاست دەکات فعلەن ئەمە ناخۆشترین حاڵەتە و
کاریگەری لەسەر دەرونی منداڵەکەش و لەسەر دەرونی ئەو کەسەش بەجێ دێهێڵە بەڕاستی. بۆیە پێویستی بە وەکو باسم کرد ینی دەبێت هەموو ئەوانە جارێکی دیکە ڕێک بخرێنەوە و خەڵکی خواپێداویش و حکوومەتیش بە شێوەیەکی دیکە بە جۆرەی دیکە ئاوریان لێ بداتەوە. خەت و سەروە تا چەنە خاوەن ماڵەکەت ئاگاداری دۆخی تۆیە تا چەند زۆرت لێ ناکات لەوەی کە تۆ کرێخانۆکی پێ بدەی یاخود نەیدەی لە کاتێکدا ڕەنگە ڕۆژێک نانکردن یاخود داواکردن بۆ ئەوەی کە خەڵکانێک نانیان بێ زیاتر بێ ڕۆژێکتر کەمتر بێت چۆن ژیان وا دەڕوا بەڕێوە. وڵی زۆر بە زەحمەت ناوەڵا ئەویش یعنی هەفتێکی لێ بەسەرەوە چێکسە تەلەفۆنم بۆ دەکا دەڵە سەرە مانگە ئێستا و مانگەی پێم گوت تۆزێک تەحمل هەبێ دەدەمێ بەڵام ئیمانگی کانم نەدا ئەو مانگەش وابزانمەوە زۆری نەماوە مانگمێ بێتەوە پێشەش ڕۆژی ماوە ئەنی هەر هەفتێک لێ بەسەرەوە چێ تەلەفۆنم بۆ دەکا ئەگە بەدەستمەوە بێت تەغزیری ناکەم بەس ینی جاری وە هەیە پێداویستی ماڵێ زۆر نۆ سەرخێزان یعنی ماڵک بە مەسرفە بەخوای دەیەوێ هەرچی هەیە خۆگەر هەر یعنی نانەکە هەبوو یا ئێستا پار زۆر باش بوو بەس ئەو ساڵ ئەویش نەماوە نانەکە زۆر کەمە. کات هەبووە خۆت پێویستیت بۆ هەبوو بێ کە سەردانی پزیشک بکەیت بەڵام لەبەر ئەوەی پارەکە سەرف نەکەیت بۆ خۆت کردبێت بە قوربانی بۆ مناڵەکانت. زۆر ئێستا بۆ خۆم حالێن بەس ئەو لا پشتم یعنی بەدەستیاڵم نەستێن ناتوانم هەستم هەویریشمە تا بۆ نەشێن بەس دەتوانم پاکەمەوە تاو ئارەوەڵا بخۆم نەچوومە شەوە کچومی شعام گرەویش دوو پاڵە لە ئیشعەکەی دەرکەوتێت و فەقەراتە بۆیە داویتەوە چۆکانیشت و ئازاری پشتیشتەوەندا هەیە. وڵی داواکاریمەوەیە بەڵام چی ئەوە ژیانی مێ وڵی داواکاریم لە خێرخوازانەیەگە یارمەتیماندا هیچکە. کاک شیروان تۆ چی شتێکت هەیە بۆ ئەم خێزانەوە بۆ سەرمایەداران بۆ ئەوانەی کە ئەتوانن هاوکاری هاوشێوەی ئەم جۆرە خێزانانە بکەن؟ واللهی لە ڕاستیدا من لە ڕانیە ینی بەنمونە بابڵینەوەی کە ئاگام لێبێ خەڵکەشی یەکجار زۆری خێرخواز هەیە بەڵام منتەقەکەش وایە کە خەڵکی هاوشێوەی سروەخانیشی زۆر لێیە بەڵام خۆزگە دەستگایەک یان شوێنێک هەبە کە ئەمەی بە سیستەماتیک کردبە چونکە احتیمالی هەیە ئەم خاتونە لەوانەیە لە ڕووی نییە لە کەس داوا بکە یعنی بۆیە ئامادەیە بنمونە بە نەخۆشی بە پشت ئێشێک کە هەیەی نان بکە بۆی بژێوی منداڵەکانی دابی بکە بەڵام ممکنە خەڵکەچی دیکە ناسراوە بێ خەڵک زۆر بیناسێ کە کەم دەرامەتە خەڵک زۆر یارمەتی بدە ئەمە لێرە یعنی با بڵێن جۆرێک لە نایەکسانی دروست دەبێت و لەوانەیە ئەوە کەس نەیناسێ بەڵام ئەو خەڵک زۆر دەیناسێ زۆر یارمەتی بدە ئەوە پێویستی بە پێداچوونەوە هەیە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکان یعنی خۆزگە حاڵەتە چی وە هەبە ئەگەر نا من پێم وایە لە ڕانیە خەڵکی خێرخواز زۆرە و پرۆژەی خێرخوازیش زۆرە بە حکمی ئمە بە حکمی ئیشەکەشمان بەرمونە ئاگامان لێیە و خەڵکی خواپێداویش الحەمدوللا زۆرە و لە ڕاستیشدا هەمووشیان خەڵکی دەستکراوە و خێرخوازن بەڵکو ئینشاءڵڵا ئەم خاتونەش لەمە دووە لە دوای ئەو بەرنامەی ئێوە خەڵکەکی زیاتر هاوکاری بکەن و ئاگایان لێ بێت یان ئەگەر نازانم یعنی بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لێرە و چاودێری کۆمەڵایەتی موچەیەکی بۆ ببڕنەوە لانی کەم بەشیەوەی بکە کە عیلاج بۆ منداڵە نەخۆشەکانی بکرێت. دەستخۆش بەڵێ بینرانی خۆشەویست بەرنامەی میوانی تۆین لە دەڤەری ڕاپەڕین بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال کۆتایی هات سوپاس بۆ بەڕێ شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون خواتان لەگەڵ